خواستی ناوچی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەروە دێ و نزیکبوونەوە لە ساڵی 2022 پێناچێ هیچ ئاماژەیە لە ئارادا بێ بۆ گۆڕانێکی بنچینەیی لەو خواستەدا کە جێی نیگەرانی و سەرنجێکی زۆری نێونەتەوەییە. ڕۆژاوا و بە تایبەتیش ئەمریکا جەخت دەکەنەوە لەوەی ئەگەر تاران بەردەوام بێ لەسەر جموجۆڵی ناوچی خۆی ئەوە ئەمانیش ڕێوشێنی تر دەگرنە بەر. ئەگەر دیبلۆماسی بەم زوانە جێی خۆی نەگرێت، هەروەها ئەگەر جموجۆڵە ناوکیەکانی ئێران زیاتر بن، ئەوە ئیتر هیچ بژارەیەکمان لەبەردەست نابێت، تەنها ئەوە نەبێت ڕێوشێنی تر بگرینە بەر بۆ سنووردارکردنی زیاتری نێوەندەکانی سەرچاوی داهاتن بۆ ئێران. ئەمە بەو مانایە نییە ئەمریکا دەستبەرداری چارەسەری دیپلۆماسی بوو بێت وەک کۆشکی سپی دەڵێ پێویستە ئامادەکاریەکان بکرێن بۆ هەر ئەگەرێک لەم وتوێژانەی ڤێننادا. سەرۆک بایدن وابەستەیە بەوەی هەرگیز ئێران نەبێتە خاوەنچەکی ناوکی و بڕواشی بەوەیە دیبلۆماسی و هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانەکانمان لە جیهان و لە ناوچەکەشدا باشترین ڕێگەیە بۆ پێکانی ئەو ئامانجە. لەو بڕوایە داین چارەسەری دیبلۆماسی باشترین ڕێگەیە بۆ دوورکەوتنەوە لە قەیرانی ناوکی. هەرچۆنێک بێت لەسەر جموجۆڵە ناوکیەکانی ئێرانیش سەرۆک بایدن داوای لە تیمەکەی کردووە ئامادە بن ئەگەر دیبلۆماسی شکستی هێنا دەبێ ئێمەش ڕوو بکەینە بژارەی تر و ئەمەش ئامادەکاری پێدەوێت. ئەوەی ئەمریکا و ڕۆژاواش بە گشتی چاوەڕوانن لە ئێران ڕەخساندنی زەمینەیەکە بۆ گەیشتن بە ڕێکەوتن و وابەستەییەکانە نەک ئەو هەوڵانەی ئێران دەیاندات بۆ بەلا ڕێدابردنی دانوستانەکانی ڤێننا و سوودوەرگرتن لە کات. ئەم بەڕێوەبەرایەتیە نوێی ئێران بە پێشنیازێکی بنیاتنەرەوە نەهاتوونەتە ڤێننا. لە یەکەم شەشگەڕی وتوێژەکاندا بەرەو پێشچوون هەبوون، سازانێک هەبوو لەسەر زۆرێک لە قورسترین دۆسیەکان، بەڵام دوای ئەوە بەداخەوە ڕێبازی ئێران هەوڵدان نییە بۆ چارەسەرکردنی ئەو دۆسیانەی ماونەتەوە. کاربەدەستانی ئەمریکا جەخت دەکەنەوە لەوەی تەواوی پەیامەکانیان ڕاستە و خۆ و ناڕاستە و خۆش گەیاندۆتە تاران. ئێمە لە ڕێی ئەوروپیەکان و هەروەش ڕاستەوخۆ لەگەڵ ئێرانیەکاندا پەیوەندیمان کردووە و ڕوانینی خۆمان لەسەر پەرسەندنی بەرنامە ناوەکیەکە پێڕاگەیاندن و هەروەها ئاگاداریشمان کردوونەتەوە. زیاتر لەسەر ئەم پەیامانە ناڕۆم چونکە لەو بڕوایەدام ئێران لێیان تێگەیشتووە بەڵام نایەوێت باشکرایی دانوستاندنیان لەسەر بکات. هەتا ئامادەکردنی ئەم بەرنامەیەش تاران سوورە لەسەر هەڵوێست و مەرجی خۆی بۆ وەهایشی ناودێر دەکا کە پەرچەکردارێکە بەرامبەر سیاسەتەکانی ئەمریکا. لەگەڵ ڕەچاوکردنی هەموو ئەو ڕاستیانەدا سوورین لەسەر لابردنی تەواوی سزاکان بە یەکجاری و دەستبەجێش. ئەو فێڵانەی ئەمریکا لە وابەستەیە نێونەتەوەیەکانیدا دەیکات پێویستی بەم جۆرە ڕێبازەیە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تاران لە زۆرێک لە دۆسیەکاندا بەردەوام وەک چاودێر ئاماژەیان پێکردووە یاری بە دۆسەی کات دەکا. هەر بۆیشە دەگوترێت لەوانەیە ئێران نەیەوێت بگاتە ئەنجامێک لەو توێژە ناوچیانەی لە ڤێننا دەکرێن و مانەوەی لەم ڕەوشەی ئێستادا پێ باشترە وەک لەوەی ببێتە خاوەنی بەرنمەیەکی سنوورداری ناوچی بەبێ گوێدانە کاریگەریەکانی بەرەنجامەکانیش. دوو شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنن، هێمن سەیدی و عەبدوڵڵا حیجاب. کاک عەبدوڵڵا، کاک هێمن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک هێمن لەلای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئێران دەیەوێت بگەڕێتەوە سەر شانۆی نێونەتەوەیی یان ئەم ڕەوشەی ئێستای بەلاوە پەسەندترە؟ بەڵێ زۆر سپاس. منیش سڵام هەیە بۆ ئێوە کاک بەڵێن و هەروەها بۆ کاک عەبدوڵڵا حیجاب و بینەرانی دەنگی کوردی ئەمریکا. ساڵێک لەمەوبەر ئەو دەمانە لە ئاخرەکانی 2020دا جموزۆڵێکی زۆر لە ئێران دەدیدرا، گەشتبینێکی زۆر هەبوو، بەڕاستی پێیان وابوو ئەگەر ترامپ بڕوا و بایدێن بێت هەدی هەموو گۆڕانکارێک دێت و گەمارۆکان لا دەچێت و کۆماری ئیسلامی دەتوانێت درێژە بە سیاسەتەکانی خۆی لە ئاستی ناوچەدا بدا و هەروەها بەرنامە موشکەکەشی درێژە پێ بدات. بەڵام ئەوەندە زانینە سەرەتاییان نەبوو کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا نەپەسراوەتەوە بەسەر و کۆمارێک. ڕەنگە گۆڕان پێک بێت، بەڵام کاتێک کە سیاسەتی شکستی خواردبوو، سیاسەتەکانی ترامپ بە نیسبەت کۆماری ئیسلامی شکستی نەخواردبوو. ئەگەر ترامپ لە هەموو بوارێکەوە بیرڕای گشتی ئەمریکا و تینگتانکەکانی ئەمریکا ڕخنیان لەگرپا بە نیسبەت ئێران، بە نیسبەت گەمارۆکان، بە نیسبەت ئاشتیدانەوەی ئیسرائیل و عەرەبەکان، بە نیسبەت کوشتنی قاسم سلەیمانی، تەنانەت خودی بایدێنیش ڕخنەی لێ نەبوو. بۆیە دەتوانین بڵێن ئێران قمارێکی کرد
پێی وابوو دەتوانێت هەر ئەو سیاسەتانەی پێشووی خۆی درێژە بدات بەڵام بە حەسانی کۆمەلگای جیهانی وەربگیرێتەوە بە تایبەت لەلایەن ئەمریکاوە بەڵام ئێستا دوای ساڵێک بۆی دەرکەوتووە داخوا هەر بە خاتریەوەی کە سەر و کۆمارێک لە ئەمریکا گۆڕاوە هیچ گۆڕانێک لە سیاسەتی ئەمریکا پێک نایە و ئێستا ئێران کەوتووە سەر دووڕیانێکی زۆر ناخۆش نەدەتوانێت پاشێکشە بکات چونەوە دووهەمجار دەبێت کە بە قەولی خامنەی بیهەوێ وەرچەرخانێک لە خۆی نیشان بدات نەدەتوانێت درێژە بدات چون دەبینێت لەگەڵ کۆمەلگایەکی جیهانی یەکدەنگ تەرەفە تەنیا گۆڕانێک کراوە کەویش بە زیانی کۆماری ئیسلامی ئەوەیە کە ئەگەر لە سەردەمی ترامپدا ئوروپیەکان زۆر خوان لە ئەمریکا نزیک نەدەکردەوە تەنانەت هەندێک جار هەڵوێستیشان دەگرت ئێستا ئوروپا و ئەمریکا و ئیسرائیل و جیهانی عەرەب هەموو بەنسبەت کۆماری ئیسلامی یەکدەنگن بڵێ کاک عەبدوڵڵا بەڕای جەنابەت دیپلۆماسیەتی ناچارکردن یا بەکارهێنانی سیاسەتی ناچارکردن لەگەڵ ئێراندا وها دەکات تاران هەڵوێستەکانی خۆی بگۆڕێ دەنگێن کو لە ناوخۆی ڕژیمێتن ناوخۆی سیستەما سیاسە ئیرانێتێن بە باوەری دبێژن و بێ شێوەیەکی لە هەڵهاتنێ چێبە یە شێوەیەکە ڕێککەوتنێ چێبە گەل ئەو ڕێککەوتنیە بەگەرە بۆ بەرجامێ بە ئانیێ بۆمبەستا بەرجامێ و ڕێککەوتنەکە نوبە ئەوە بە هەندی بەگرێدایەک و هەردوو عالی حیا کو خاطرجەم بێ یعنی دڵنیا بن کو یە بکاربن سیاسەتێن کو نەها پێشکردنی دیپلۆماسیا کو نەها گرتنی پێش ببنە پێش ئەمریکا هەر تش نیشانە هەندێک و ناخوازە زێدە فشارێ بۆ ڕێژیما کۆمارە ئیسلامی بینە و ڕێژیم بسا هەست بکەی کو شکست خالیە ئەرێ زەختەیە بۆ ڕێژیمێ بینن لێ دیپلۆماسیا نودە لەگەڵ بەڕێز کاکێ من هەمە کو سیاسەتە دەروەی ئەمریکای بەسەر و کۆمار نایە گوهارتن لێ سەرڕاستکردن تێدا چێ لە بەهەنێکی گوهارتن سەرەکە تێدا چێ یا بێژن ئەگەر بنگەهێنج نەبن هەرنە بە ڕووکەش تێدا چێ دەبن لە سەروەی ئەساسیشی دیپلۆماسیا نوێی ئەمریکای ئەو نەنە کۆ ئیرانێ وەک بخوا دەبێژن تەحقیر بکەن بشکێن کۆمارە ئیسلامی حتا بشکێنە دیپلۆماسیاوان ئەوەیە کو با ئەوەیەکە ئیرانێ قانع بکەن و بەرژەبەندیاوان هەندێک و بەگەرنە لە هەڤاتنەکە نوچێکن یعنی لەسەر بنگەها و هەردوو عالی ببن بۆرد بەر هەندێکی احتمالە هەندێک و دیپلۆماتن ئیرانێک و پرانیوان پاسدارن و رەخنەگرن سیاسەتا دیپلۆماتیکە پێشین و دیپلۆماسیەکە لە گۆر سیستەما ڕژیمێ لە گۆر بەرژەوەندیە ڕژیمێ عەقلانی تر بوون لێ پاسدارên niha ku di bergên dîplomatê de kar dikin ew vê siyaseta Amerîkayê li gor dîtname fam dikin dizanin ku Amerîka naxwaze wan teqîr bike dixwaze siyaseta bordbord bibe pêşiya her du alî serketî bin li ser vê esasî ew zêdetir pêdagiriyê dikin ku vek bixwe dibêjin ve ku serketî divê dîplomasiyê de xwe nîşan bidin û zefên ku Amerîka li xwe nîşan dide heta niha me dîtiye zefên ku Amerîka li Rojhilata navîn bi giştî û li siyaseta li hembet Îranê li xwe nîşan dide zêdetir bi vêriyê dide dîplomatên rejîma Komara İslamî ku we bizanin yê bikarin bi slogan ya duruşmeyên xwe yê bi qewlê xwe enqilabî bikarbin zêdetir berjewendiyê xwe pêş ve bibin lê di daviyê de jî ez bawerim yê serê wan dîvar bigire û bizanibin ku bi vî awayî nikarin siyaseta xwe pêş ve bibin wê mecbûr bin siyaseta xwe biguherin wê mecbûr bin imtiyaza bin Amerîkayê li gor nêrîna min بەڵێ کاک هێمن لە ئێستادا ئەنی قسەباز ئێزگار زۆرە لەسەر ئەوەی کە ئەموو توێژانەی لە ڤێننا دەکرێن زیاتر بە مەبەستی ئەوەیە کە کارنامەیەکدا بنرێ بۆ توێژکردن لەسەر بەرنامە ناوچەکەی ئێران هەتا ئێستا حەوت گەڕی ئەموو توێژانە کراوە گەڕی هەشتەمیش بەڕێوەیە جارێکی تر دەست پێ بکاتەوە چەندی تری دەوێت لەسەر ئەو دۆسیانەی کە ناکۆچیان هەیە بە تایبەتی لەو توێژانەدا تا بگەنە ڕێکەوتنێک ئەگەر بە حیسابی کۆماری ئیسلامی بێ هەر گڕی پێیوا بوو بە ئاکام دەگات دەکرێت بڵێن ئێستا لانی کەم حەوت خول ناکام بووە بە سەرکەوتنی بەدەستەوە نەهێناوە لەو لاشەوە ئوروپایەکان و ئەمریکاش کاتی بێسنووریان نەداوە بە ئێرانێ دەزانن کە ئێران هاوکات و دەگەڵ و توێژەکان خەریکە ئاستی پیتاندومی ئێرانیۆمەکەی خۆی دەباتە سەرێ ئەزمموی ناخۆشی کۆریای شمالیش لە ساڵی 2006 کاتێک ئەمریکا سەرقاڵی ئەفغانستان و عێراق بوو لە ناکەو
لە پتەی دەرچوو کۆرەی شمالی گەیشتە قۆناغێکی بێگەڕانەوە و توانی بۆمبی ئەتۆمی خۆی سازکات ئەو ئەزمونەش نانهێوێت تەکرار بێتەوە لەبەرەو هۆیە کە مەترسی کۆماری ئیسلامی زۆر گەورەترە لە کۆرەی شمالی هەڕەشەی لە ناوبردنی ئیسرائیلی نەکردبوو بۆیە پێم وایە تا ئێستا هۆکاری سەرکردنەکەوتنەکەی دەگەڕێتەوە بۆەوەی کە کۆماری ئیسلامی دەیهەویست زیاری بە کۆمەلگای جیهانی بکات دەیهەویست کات بکوژە دەیهەویست پیتان دوێمی خۆی بگەینێتە ئاستێکی زۆر بەرز دوایی لە بەرامبەر گەڕانەوە بۆ حاڵەتە ناوەندیەکە و مترۆستەکە ئیمتیازات لە غەرب وەرگێت وڵاتانی ڕۆژاواییش ملیان نەداوە بەڵکو هۆشیشان بەوە هەیە کە نەهێڵن ئەزمموی کات تێپەڕبوون و ئەزمموی خافڵبوون و یەک دەفە لە ناکاو کۆریە شمالێکی دووهەم سازبوون لە ڕۆژهەڵاتی ناوین دووبارە بێتەوە کاک عەبدوڵڵا لەم یەک دوو هەفتەی ڕابردوودا ژمارە لە گەورە کاربەدەستی هەم سڤڵی و هەم لەشکری هەڵسەنگاندنێکیان کردبوو بۆ ڕەوشی و توێژەکانی ڤێننا و دابیان بە سەرۆکی ئەمریکا با بڵم بە کۆشکی سپی تایدا ئاگاهی ژەدەن سەبارەت بە هەموو جموجۆڵە ناوچەکانی کۆماری ئیسلامی ئێران پێ دوایە هەڵسەنگاندنێکی لەو شێوەیە هەڵوێستی ئەمریکا بگۆڕێ بەرامبەر بە ئێران هەر تێک نیشانە هەندێک و ئەمریکا دوێدە جدە یعنی جدی کار دەکات و ڕێ نەدا ئیران ببە خودیە چەکی ئەتۆمی لەسەر بێ ئەساسێ ئەو هەلسەنگاندنên ku têne kirinê ew şirobeyên ku têne kirinê dikare alîkar ve bona hindê Amerîka siyaseta xwe reştir bike li hember Îranê ya hindekî tund kendekî bişirîne lê ya ku em di pratikê de niha dibînin ya ku niha di pratikê de Îran jî nîşan de dîplomatên Îranê nîşan didin ew ye ku ew naxwazin du mijarên din sereke ku girêdayî vê pêvajoyê tew li danistandinên Vîyenayê bikin yek ji van li van bernama stratejîke mûşeke Îranê ya duyê siyaseta Îranê ya destêwerdanên Îranê li welatên derdûrê ku bo berjewendiyê İsraîlê bo berjewendiyê Amerîkayê bo berjewendiyê welatê din cê nigeranî cê tirsê cê bêjin metirsiyê ne Îran dixwaze van du mijara li çarçoveya gotûbêja de di çarçoveya gotûbêja de nehêle lê ew sê mesele ew sê mijar bi hevek girêdayî ne yanî bi tenê eger bê û ew diyaloga li ser çekên etûmiya Îranî ya programa newekiya Îranê be bêguman diwarên din de Îran yê xweserketî bi hesibîne li ser vê esasê jî ez bawerim ew raportên ku têne dayîn ew şirobeyên ku niha têne kirin vê ihtimala hindê ku Amerîka wan her sê meseleyan her sê mijara bi hevek girêdayî bibîne zêdetir bike û li ser vê esasê jî ihtimala hindê ku siyaseta Amerîkayê li hember Komara İslamî li hember danistandina li hember zext û guvaşên ku li ser Îranê heyî bi van mijara we bêgirêdanê zêdetir dike yani bi wateyê ku ew şirobeyê wê bikarin tesîrê li ser siyaseta Amerîkayê dabinin bona hindê ku hewl bide mesela çekî etûmî destêwerdana Îranê li welatên derdor û mesela mûşekê Îranê bi hev vegirê bide xwe eger bi hev ve ji girê nede tinê danistanda li ser mijara bernama newekiya Îranê nikare encameke erênî bo siyaseta Amerîkayê bo siyaseta cihanê bo ewlekariya bo aştiya herêmê bixware bîne بەڵێ کاکێ من هەر لە پەیوەندی بەو پرسیارەی پێشوو کە لە کاک عەبدوڵڵام کرد ژمارەیە کاربەدەستی تری باڵاش داوا لە بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن دەکەن کە هەر هیچ نەبێ خواستێک نیشان بدە بۆ بژاردەی لەشکری لە بەرامبەر بە ئێراندا تا وەکو میکانیزمێک لێ بڕواندرێ بەوەی کە بەرەنگاری کۆماری ئیسلامی ئێران و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئێران دەبێتەوە جا پرسیارەکە لای من بەڕاستی لەوەدا ڕەوشەکە گەیشتوتە ئەوەی کە بژاردەی لەشکری ببێتە بژاردەیەکی ناچاری بەڵێ ئەو بژاردەیە ئێستا زۆر جدیترە لە پێشوو بەڵام پێویستەوە بڵم هەر ئێستاش ئەمریکا لە سەردەمی بایدن لە یەک ساڵی ڕابردوودا لانی کەم دوو جار هێرشی کردوتە سەربنکەکانی کۆماری ئیسلامی بەڵام لە دەرەوەی ئێران واتە لە سووریا و لە عێراق ئەمریکا بە دەستوری شخصی جۆ بایدن هێرشی کردوتە سەر بنکەکانی
ئێران و هاوپەیمانەکانی ئەوەش بۆ خۆش دیاردەیەکە کە کۆماری ئیسلامی چاوەڕوایی نەبوو و هیچی سەیر نییە هەر لەو سەردەمە یەک ساڵشدا چەندین تەقینەوەی لە ناکاو لە ناوەندە ئەتۆمیەکانی ئێران کراوە و دەگوترێت کاری ئیسرائیل بوو بەس یەک شت لە نێوان ئیسرائیل و ئەمریکادا پێکەوە بەڵێنیان بێکردراوە کە بەنسبەت ئێران یەکتر سورپرایز نەکەن بۆ معنای هیچ کارێک نەکەن بەبێ ئاگاداری یەکتر جا بۆیە من دڵنیام ئەو چەند هێرشەی کە لەلایەن ئیسرائیلیشەوە کراوەتە سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئێران لانی کەمەکەی بە ئاگاداری ئەمریکاوە بوو کەواتە هەم بۆ هێرش بۆ چەکی ناوەکەکەی بنکە ناوەکەکانی و هەم بۆ هێرش بۆ سوپای پاسداران و هاوپەیمانەکانی لە دەرەوەی ئێران ئەمریکا چەند جار دەست و پەنجەی خۆی نیشانداوە پێم وایە زۆریش هەلومەری ئێستا لەبارترە بۆ هێرشێکی نظامی ئەگەر پێویست بێت بە نسبەت دەورانی ترامپ بۆ مانایە کە ئێستا کۆمەڵگەی جیهانی هەستیارترە بە کردەوەکانی کۆماری ئیسلامی هاوسۆزی و هاودنگی لەگەڵ ئەمریکا زیاترە نیزیکبوونەوەیەکی زیاتر لە نێوان ئوروپا و ئەمریکادا دەبینین لەسەر مۆزوعی ئێران هەر ئەوڕۆ خەبەر ناوەندە خەبەرەکانی کۆماری ئیسلامی هێرشێکی زۆران کردبوو سەر فەڕەنسا دەیانکوت فەڕەنسا خەریکە ڕێککەوتنەکە تێک دەدا فەڕەنسا یعنی هەر ئەو ڕخنانەی کە پار لە ئەمریکا و لە ترامپیان دەگرت ئێستا لە فەڕەنسا و لە مەکرۆنی دەگرن کەواتە دەتوانین بڵین هەلومەرجی ئێستا زۆر لەبارترە بە نسبەت یەک ساڵ لەمەوبەر ئەگەر ئەحیانەن پێویست بێ هێرشی نظامی بکرێتە سەر ئێران کاگە من کاک عەبدوڵڵا دەگەڕێمەوە بۆ لاتان هەروەکو لە سەرەتاشدا ئاماژەمان پێکرد کۆماری ئیسلامی ئێران یاری بەکار دەکات و دەخوازێ کارتی کات وەک فشار بەکار بێنێ واشنگتن لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە پەیامی خۆی بە تاران دەدات کار بەبەریەوە نەماوە پەرستەندە ناوچیەکانی ئێران کارکردنی کاوە خۆیان لەوە توێژەکاندا دەبنەمایی بەتاڵبوونەوەی سوودەکانی ڕێگەگرتن لە بڵاو نەبوونەوەی چەکی ناوکی کە تەنها لە ڕێی وابەستبوونەوە بۆ ڕێکەوتنە ناوچیەکەوە دێتە دی بێگومان پەرەپێدانە ناوچیەکانی ئێرانیش پێچەوانەی پرینسپی گەڕانەوەن بۆ ڕێکەوتنە ناوچیەکە بێژگە لە دۆسەی یاریکردن بەکات تاران لە ڕێی ڕفتارەکانی خۆیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەخوازێت لەسەر ئاستی نێونەتەوەیی دەستکەوتی زیاتر بەدەست بێنێت. با بەڕاشکاوی بڵێم ڕفتارەکانی ئێران هیچ باڵادەستیەک بە ئێران نادەن لە دانوستانەکاندا بەڵکو نیگەرانیەکانی ئێمە چڕتر دەکەنەوە لەسەر ئەو ڕفتارانەی ئێران. لە ئەوروپاشدا بەریتانیاییەکان تەواوی ئەو کاتەی لەم توێژانەدا ماوە بە دوا دەرفەت بۆ ئێرانی دادەنێن. سەبارەت بە ئێران هێشتا تاران کاتی لەبەردەستە تا ئەم ڕێکەوتنە بکرێت ئەمەش دوا دەرفەتە بۆ ئێران وەک پێشتریش وتومە هێشتا دەرفەتی لەبەردەستە تا ئەو هەنگاوە بنێت داوا لە ئێران دەکەم بە پێشنیازی ڕژدەوە بێتە سەرمێزی دانوستاندن. یەکێتی ئەوروپاش نوکوڕی ناکات لەوەی کات بەبەریەوە نەماوە بەڵام دەژڵێت دۆسیەکانی نێوان ئێران و کۆمەڵگەی نێونەتەوەیی هەروە بە ئاسانی چارەسەر ناکرێن. ئێمە لەگەڵ ئەو واقعەدا نزیک دەبینەوە کە پێویستە بۆ گەیشتن بە ڕێکەوتن چونکە قورسە و هەڵوێستی جیاوازی چن چونکە هەندێک لە دۆسیەکان هێشتا ئاڵۆز و کراوەشن و پێویستە لە سەرمان یەکلایەن بکەینەوە جا بەڕاستیش کاتمان کەمە ئێستا ئێمە لەم بارەداین. وڵاتانی ناوچەکەش چاویان لە چارەسەرکردنێکی یەکلاکەرەوەیە بۆ ڕەوانەوەی تەواوی ئەو هەڕەشە و مەترسیانەی لەسەریانە بەوەی ڕەفتارەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە. وتؤكد المملكة على أهمية التعامل بشكل جدي. شانشینی عربستانی سعودیت جەخت دەکاتەوە لەسەر گرنگی چارەسەرکردنێکی یەکلاکەرەوەی بەرنامەی ناوەکی و موشکەکانی ئێران بە شێوەیە کە ئاسایش و سەقامگیری ناوچەکە و جیهانیشی بەدوادا بێت. ئێرانیش لە بەرامبەر ئەو هەموو ئاگاهیدانە بە تاران لە بەرامبەر داوا و خواستە ناوچەیی و نێونەتەوەییەکانیش دەخوازێت ئەوەی بە مافی خۆی ناودێری دەکا بیدرێتەوە. ڕاستیەکە لەوەدایە بە تەواوەتی بۆ ماوەی نزیکەی 4 ساڵ لە مافەکانی خۆمان لە ڕێکەوتنەکەدا بێبەش کراوین هەندێک وڵاتی دیاریکرا و هەندیانەوێت سووربوونمان بۆ بەدەستێنانەوەی مافەکانمان بە شێوەیەکی نادروست وێنا بکەن لە هەمان کاتیشدا تەواو بێدەنگن لەسەر ئەو سزا نایاسایی و نامرۆڤانەی ئەمریکا سەپاندوویەتیە سەرمان کە بە هەمومانایەک شەڕێکی ئابوووریە و بە ئامانجی سزادانی هەموو گەلی ئێرانە.
کاک عەبدوڵڵا لە ئێستادا قسە و باس ئێژگار زۆرن سەبارەت بەوەی کە کۆماری ئیسلامی ئێران نزیک بۆتەوە لە دروستکردنی چەکی ناوچی تەنانەت ئەو زانیاریانەش کە ئێران خۆی بڵاوی دەکاتەوە وەکو بەڵگەیەک سەر و سەودای لەگەڵا دەکرێت کە ئێران نزیکە لە دروستکردنی ئەو چەکانە دروستکردنی ئەو چەکە ناوچیانە ئەلبەتە ئەگەری لەشکری زیاتر دەکا بۆ بەرەنگاربوونەوەی ئێران زیادبوونەکانی ئەگەری لەشکری چەندێک کاریگەری دەبێ بەسەر بچووکبوونەوەی دەرفەتە دیپلۆماسیەکان بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە بنێرینا من دەری دیپلۆماسی حتا ئەگە بەرجام بگیژە خەتە داوی هەتا ئەگە بەرجام سای نەکەوەشی دەری دیپلۆماسی نایداخستن هەر بوێش گرێدای بنێرینا من مەسەلا هێرشە سەربازی بۆ سەر ئیرانê ne karekin hêsane yanî eger heta berî 10 sala jî derfetek wisa hebaya eger berî 10 sala jî imkana hindê ku rehet be asûde be ku êrişî ser îranê bikin ew derfet hebaya nahinekî zehmettir bêje ji ber ku du aktörên herî bihêz di siyaseta navneteweyî de her du niha hem bixwazin nexwazin ketine bereyekê ku îran pişta xwe bi wan girê dide yani îran bi wan dilgerme de siyaseta xwe ya navneteweyî de Çîn û Rûsye baweyekê kar dikin ku rê nedin bivî wisa hêsan mesela bijareya serbazî bikeve rojevê li ser vê esasî ez bawerim eger bê û bercam bigîje xeta xwe ya dawî jî wê bi awayekî dinê deriyê dîplomasiyê be bona hindê ku rêyek din peyda kirin ya rêkevtineke din peyda kirin li ser vê esasê jî ez nebawerim ku mesela derba serbazî her nebe derbeyek serbazî ku karîger be yani bandorê li ser siyaseta İranê dabne bê wateyê ku rejîma İranê li barê serbazî ya bişkêne ku İran li ser vê esasê li ber şikista serbazî nekaribe siyasetê xwe pêş bibe ew hinekî nabêjin namumkin e lê hinekî zehmet tê berçaw ji ber ku rewşa herêmê rewşa navneteweyî siyaseta mestir ya bêjin derbeçeya mestir e siyaset û nakokên mestir di siyaseta navneteweyî de dibine hediyer ku hinekî bi guman em nêzîkî vê ihtimalê bibin ihtimala lêdana serbazî lê ew derfet ihtimal jî heye ku bi awayekî navendên etomîya İranê navendên serbaziya İranê bi awayekî bikevne ber hindek zerbeyên sinûrdar pirsgirêk dibir de ye ku eger bê û İran ew gefên ku niha dike eger bê û İran gefê xwe bibeste bi wê wateyê ku eger hatu kete ber hêrişa serbazî ew jî her bi awayê serbazî bi awayekî rasterast dersivê bide wê demê rojhilata navîn dikeve nava qeyranekê ku meharkirina wê kontrola wê hinekî zehmet e lewma jî ez nebawerim ku heta eger Çîn û Rûsya xwe paş ve jî bikêşin Amerîka xwe serî xwe bixwaze rewşek wisa bîne pêş ku kontrola wê bo wê zehmet be li ser vê esasî jî gelek zehmet tê berçav ku mesela lêdana gurzeke serbazî vek ew ku li Iraqê hate pêş vek ew ku li Efganistan pêş li İranê dubare be ew ihtimal gelek sinûrdar e gelek zayıf e lê ihtimala vek bas kir ew operasyonên ku heta nehatî kirin ya ku bixwat bibîne xirabkariyên ku İsraîlê de saytên etomîya İranê kirinî ya lêdana serbazî li vir dereha ciyeke sinûrdar bê ku wisa bê nîşandan ku İranê li hember Amerîkayê şikest xwediye ew ihtimalat hene بەڵام کاک عەبدوڵڵا گەر یارمەتیم بدێ لە ناوەڕاستی ساڵانی هێشتاکانی سەدەی ڕابردوودا ئیسرائیل لە بنکە ناوچیەکەی عێراقیدا بەبێ ئەوەی هیچ هەڕەشەیە بکات بەبێ ئەوەی هیچ ئاگادارکردنەوەیەکیشە بێ ڕۆژێک فڕۆکەکانی گەیشتنە سەر ئەو دامەزراوە ناوچەی عێراق و لیاندا لە ئێستادا ئیسرائیل هەڕەشەیەکی ئێجگار زۆر دەکا بەڵام وەکو دەشگوترێ هیچیشی نەکردووە ڕاستە مەسەلا وەیەکە ساڵا ku heştê û dê dema ku İsraîlê li Iraqê de rewşa navneteweyî rewşek cuda bû digel hindê ku sîstema Sovyetî û sîstema Amerîkayê ve du cemserên siyaseta dunyayê li hember hewbûn lê tehemmula hindê dikirin ku zerbeyeke sinûrdar zerbeyekî bi wî awayî li hewpeymanê wan bê dayîn ihtimala ku ew rewş niha dubare bibe hinekî zayıftir tê pêşçaw rast e İsraîl mêj ve gefa dike heraşeyan dike divê çarşevê de hindek zerbên biçûk jî li vir dereha li İranê dane û İranê ji her bi vî awayî ew cî derfet hebe zerbe li İsraîlê dane lê niha zêdehtir
او به همان زمان داخل که ایران 40 ساله به زمان داخل یعنی به زمان شعار سلوگان یا درشمان داخل و دوی چارچوبه داشتم ببینیم که هرچند حول دیپلماتیک جهنه هرچند بشک سیاستوان اسرائیل بشک دستاندار و کار به دست اسرائیل لسر باورینه که براستی دکارن برای در بیک سربازی پیش ایران بگیرن لیدیسان هم رای گشتی هم بشک سیاست اسرائیل نبه کو روبرو نظامی چه ببن بله کاکێ من حەزەکەم ڕای جەنابەت بزانم لەسەر تەواوی وەڵامەکانی کاک عەبدوڵڵا. بەڵێ زۆر سپاس بەگشتی لەگەر لە رووسیا و چین ڕادست پێ بکەم ئەوەم قبوڵە کە کاک عەبدوڵڵا دەفەرمێ ئێستا رووسیا و چین پەیوەندێکی گەرم و گران لەگەڵ ئێران هەیە بەڵام من پێم وایە هیچ کام لەم دوو زلهێزە ئێران لە قوڵایی استراتیژیکی خۆیاندا نبینن واتە زۆر بە حەسانی لەسەر ساز و سەودای دڵ ئەمریکا دەتوانن معاملە لەسەر ئێرانێ بکەن بۆ وێنە چین سنوورەکانی هێڵە سوورەکانی خۆی دیاری کردو لەسەر کورەی شمالی لەسەر تایوان لەسەر هۆنگ کۆنگ ناهێڵە ئەمریکا هیچ بکات یان رووسیا هێڵە سوورەکانی خۆی دیاری کردو لەسەر بلاڕوس لەسەر کرایمێ لەسەر ئاسیای میانە باشکرا دەڵێ ئێرە قوڵای استراتیژیکی منە بەڵام نە ئەمریکا نە رووسیا نە چین هیچ کامیان ئێرانیان وەکو قوڵایی استراتیژیک خۆیان پێناسە نەکردو بگرە زۆر جارانی لەگەڵ گەمارۆکانی ئەمریکا هاودەنگیان کردو و هەر ئێستاش زۆرترین پەیوەندیان لەگەڵ عەرەبستانی سعودی و لەگەڵ ئیمارات هەیە بەدژی ئێرانە بەنسبەت وەی کە ئەزمموی عێراق و ئەفغانستان تێکرار دووبارە نابێتەوە قبول بەڕاستی ئەم شێوە دووبارە نابێتەوە چون مۆدی ئەم شێوە شەڕە کلاسیکە کە هەزاران هەزار سەرباز بنێری و وڵاتێک داژیر بکە هەر مۆدی نەماوە ئێستا بە تەکنۆلۆژی باڵا تۆ دەتوانی تەواوی سیستمی نظامی تەواوی ژێرخانەکان و ئینفراستراکچەری حکوومەتێک تێک بقەرمێنێ بەبێ وەی کە یەک سەربازش لە خاکی وڵاتیدا بەزان بێت بۆیە ئەگەر بگات ئەو ڕۆژەی کە پێویست بێت منیش پێم وایە کە ئەمریکا هێزی سەربازی نانیرە بۆ ئێران بەڵام توانای وای هێزیانێکی زۆر بگەێنێت بەنسبەت ئیسرائیل قسە ناکە کردەوەشی هەبووە و ئیسرائیل ناتوانین بڵین ئەوەندەی کە ئیسرائیل هێرش دەکات و ئێرانیش دەیکات نمونە خراپەکەی سووریەیە لە سووریە زیاتر لە 200 هێرش لەلایەن ئیسرائیلەوە کراوە بۆ سەر بنکەکانی سوپای پاسداران و سوپای قوتس بەڵام کۆماری ئیسلامی نەیتوانیەوە دوودانە موشک یان تەنانەت ڕاکێتێک بنێرێتە ئیسرائیل. بەڵێ ئەم پرسیارم بۆ هەردووکتانە چەندە بتوانن بە کورتی وەڵامم بدەنەوە لەو بودجەیە کە پێشکەش کراوە لە کۆماری ئیسلامی ئێراندا بۆ ساڵی 2022 و ساڵی 2023 بەشێکی ئەجگار گەورەی تەرخان کراوە بۆ پاسدارانی شۆڕشەی ئیسلامی ئێران ئایا ئەکرێ ئێمە وەها بیبینین کە بڵین ئەمە خاڵێکە بەوەی ئێران بڕیاری داوە هیچ کاریگەریەکی ئەم و توێژانەی ڤێننا لەسەر بڕیارەکەی خۆی نەبێ بۆ دروستکردنی چەکی ناوچی کاکێ من فەرموو بەڵێەوە چەند ساڵ لە دواییکە کە هەر بودجەی سوپای پاسداران زیاد دەکات بەڵام بۆ ئەو شەڕی کە ئەحیانەن احتمال ئێران تووشی بێت ئەم زیادکردنی بودجەیە هیچ تۆفیڕی نابێت هیچ ئاکامێکی نابێت ئێوە تماشاکەن ئیسرائیل تەنیا بە یەک بڕیار چەند میلیارد دلاری بە بودجەی نظامی خۆی زیاد کرد بۆ ئەگەری بەراوڕووبوونەوە لەگەڵ کۆماری ئیسلامی یان کاتێک قیاسی دەکەین لەگەڵ بودجەی 800 میلیارد دلاری ئەمریکا دەبینین توانای هەڵسەنگانی نییە بەڵام ئەوە بۆ مانایە کە دەسەڵاتی سوپای پاسداران لە مەیدانی سیاسی ئابووری نظامی ئێران زیاتر و زیاتر دەبێت. کاک عەبدوڵڵا پێگەی بەڵێن ئەس باوەرم مەسەلا بودجێ تشتێک سمبولیکەش بەڵکو سپا بخوا هێزێک ئابووریە سپا بخوا باوەیەکی سەربەخۆیە یعنی نەتنێ سەربەخۆیە بەڵکو ئەلیکارێ بودجەیە دەولەتێژی لێدە ئەو بودجەیەک و باوەیەکی فەرمی لە چارچێوەیە بەرنامە دەولەتێ دەژێرێتێ تەرخانکردن تێ دیارکردن زێدەتر بۆ ئەو خەرجانەیەک و حساب و حسابرەسیش بۆ هەیە یعنی لە چارچێوەیە بودجێ لە چارچێوەیە سیستم و نظامەکو بێژن بەڵات پێ بڕێوە دەچێت سپا پاسداران بخوا دەولەتێکە دنەوە دەولەتێدا لەبارەی ئابووریوە سەر بخۆیە بەرنامەی موشکیوێ دە چارچێوەیە بودجەیە دەولەتێدا نینن بەرنامەی بێ دەروەی وڵات دە چارچێوە یا بێژن دەستبەردانن دەرەوەی وڵات دە چارچێوەیە بودجەیە وڵاتدا نینن ئەوە زێدە بخوا باوەیەک سەر بخوا کارد کرد بەر هەندێک ئەس باوەڕ نەتیم کو بودجەوەکێکی هێمنجی باس کرد بودجە باندۆرێک وسا لەسەر سیاسەتە سپا یا لەسەر پرۆژێن سپا یا لەسەر هێزە بەرگریە سپایە دابنێ
لێدا هەمان دەمێدەژی هەر تش نیشانە هەندێک و نەها سپا بە زمانê hêzê bi zimanê qudretê dixwast biaxive û ev jî nişane hindêk ku sala pêşiya me yê salekî zêdetir her nebe di çarçêveya zimana axaftin de saleke pir li tund û tîjî be. کاک عەبدوڵڵا کاکێ من دەچینە بەشی کۆتایی بەرنامەکەمان دۆسیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و ئەو پێشێلکاریانەی کۆماری ئیسلامی ئێران دەیانکات لە سەرانسەری وڵاتەکەدا بابەتگەلێکی هەستیارن وێڕایی راپۆرتە نێونەتەوەیەکان و ناوخۆییەکانیش بەڵام تاران بەردەوامە لەسەر ئەو پێشێلکاریانە و بە تایبەتیش بەرامبەر نەتەوەکانی تر. هەر لەم هەفتەیەدا بوو دادگای شاری سنە بڕیاری لە سێدارەدانی بەسەر هاوڵاتیەکی کووردا جێبەجێ کرد هەرچەندە هێشتاش چاوەڕوانی هەبوو بۆ بڕیاری دادگایەکی باڵاتر. من حداقل فکرێکەمەوە ئەو نامە 4-5 ڕۆژ بۆ گەیشت بۆ کوردستان بە ئەمان لەم 4-5 ڕۆژە بە جێگەی ئەوە دەستوری ڕئیسی دەستگای داد ئیجرا بکەن هێناویانە بە مەیلی خۆیان ئەو جۆرەکە خۆیان بیستویانە کارەکە ئەنجام بدەن. پارێزەرەکەی حەیدەر قوربانی جەخت دەکاتەوە لەوەی هیچ بەڵگەیەکی کۆنکریتی لە بەردەم دادگادا نەبووە تا بڕیاری لە سێدارەدانی حەیدەر قوربانی لەسەر بدرێت. ئەم مۆزوعە ئەسڵەن جزئی مەواردی بەغی و محارەبە نییە و ئەو کەسانێک کە کۆژراون هیچ کامێکیان نە جزئی ئازای سوپای پاسدارانن نە جزئی ئەفرادی دەستگاهای دەوڵەتی بەڵکو ئەو کەسانە هەمووی ئەفرادی خانەوادەهایەک بوون کە لەگەڵ دەستگاهای حکوومەتە لەو منتەقا هاوکاریان کردووە و حەیدەریش لە کوشتنی ئەم ئەفرادا هیچ نەخشێکی نەبووە تەنها ئەو بە زۆر بادار کرابوو کە ئەبێت تۆ ڕانندگی ئەو ماشێنە کە قاتلەکان ئەباتە سەر مەحەلی جێگەی کوشتنیان بە عۆهدە بکرێت. ڕێکخراوەکانی چاودێری مافەکانی مرۆڤیش لەو بڕوایەدان کۆماری ئیسلامی ئێران هیچ دەرفەتێک بەڕێ ناکە بەبێ ئەوەی هێزی خۆی نیشانی ناوخۆ و کۆمەڵگەی نێونەتەوەییش بدات. يعني هەمیشە کە ئێمە شاهدی یەک سری تحولاتێک لە ئێرانداین کە کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە خەڵک بترسێنێت بۆ ئەوەی کە بێژە نا من هێشتا ئەو قووە قەهریم هەر هەیە ئێستا هەر قدرتم دێت مخابن بەداخەوە لەو نەتەوانە قوربانی دەگرە ئەمە جامعەی جاهانی لێردا بە پێی ئەوەی کە لە بواری بەتایبەتی مافی مرۆڤ هەر بڕیارێک کەریدەن بڕیارەکانیان بەداخەوە ئیلزامینین و لە نەهایەتیشدا دەبنە قوربانی بەدەبستانی سیاسی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یا بێژین بەدەبستانی اقتصادی لە نەهایەتدا سەرپۆشی بەسەردادن کۆماری ئیسلامی ئێران لە 40 چەند ساڵی بڵین دەسەڵاتداری خۆیدا ئەو بابەتەی بۆ شیبۆتەوە کە هەر کات بخوازێت دەتوانێت لەم نەتەوانەوە حتا نەتەوەی فارسیش ئەڵبەت نەک بێژین بۆ ئەوان جۆرێکی تر ڕەفتار دەکات قوربانی بگرێت و بەم شێوازە گەنجان و چالاکانی سیاسی لەسەردارە بدات. کاکێ من لە کاتێکا کە دۆسیەی ناوچی ئێران بەرنامەی موشەکی ئێرانیش بوونەتە بابەتێکی گەرم و گوڕی جیانی هێندەی ئەوەی بایەخ بەم دۆسەیە دەدرێ ئەوەندە بایەخ بە دۆسیە ناوخۆیەکانی ئێران نادرێ لەوانە پێشێلکردنەکانی کە کۆماری ئیسلامی ئێران دەیان کات بەرامبەر بە هاوڵاتیانی ئێرانی ئەکرێ پێم بڵێ بۆ بەڵێ بەڕاستی لە ڕال پۆلیتیکدا مافی مرۆڤ زیاتر دروشمە هەتا کونێ وەکو شتێک بێت کە بەڕاستی بکرێ پشتی پێ ببەستی یان هەڵبەت حاڵەتی واشمان بووە کە سەر و کۆمار گیراوە لە سێدارە دراوە ڕادستی دادگای نێونەتەوەیی کراوە بەڵام زۆر تێکمەند بووە ئێستاش مافی مرۆڤی ئێران زیاتر خەڵک نۆنەرایەکی دەکەن خەبات لە پێناو مافی مرۆڤدا هەتا کۆمەلگای نێونەتەوەیی تەنانەت کاتێک دەبینین لە سوید یەکێک لەو جنایەتکارانەی زیندانی ئێران کە لە هەشتاکاندا هەزاران کەسی کوشبوو دەستگیر دەکرێت دەبینین ئەوە خەڵکانێک لە پشتی بوون خەڵکانێک حولیانداوە نەک حکوومەتی سوێد بەڵکو ئەو دۆسیە بەسەر حکوومەتی سوێددا سەپا کە مەجبور بە ئەو نەفرە بگرێت و دادگایی بکات هەرچەند ئێستاش کۆمەڵگای نێونەتەوەییش هەندێک جار لە مافی مرۆڤیش کەڵێک وەردەگرێت بۆ بەهێزکردنی دەستی باڵای خۆی بۆ بێنە ڕئیسی سەر و کۆماری تازای ئێران نەیوێرا بچێتە ئەمریکا بۆ کۆڕی گشتینەتەوەی گرتوەکان لە ترسوەیە کە نەکا بڕیاری دەستگیرکردنی بە خاتری تاوانەکانی کە گویا بەشدار بۆ لە کوشتارەکانی هەزاران زیندانی سیاسی 30 ساڵ لەمەوبەر دەست بەسەر بکرێت مانگی دواترەکەی کە کۆبوونەوەی دوایوی کە نەیتوانی بەشداری
کۆڕی گشتینەتەوەی گفتۆکان بکات نەیتوانی بەشداری کۆبوونەوەی جیهانی گلاسکۆ بکات کە دەیان و سەدان سەرۆکی جیهان لەوێ کۆبووبوونەوە بۆ ماوەی 2 مەجالێکی زۆر باش بوو بۆ دیپلۆماسیکردن لە پەنا مەبەستە سەرەکیەکەی کە بۆ ژینگە بوو بەڵام دانیشتەکانی سکاتلندیشی لەدەستدا بۆەوەی کە دیسان هەرو مەترسێ هەبوو بۆی احتمالی هەیە کە بەحسی مافی مرۆڤ لە داهاتوودا لە پەنا بەحزەکانی تر کەڵکی لێ بژیرێت بەڵام چاوەڕوانێکی دروستنێ پێمان وابێت کە وڵاتی ئەمریکایە وڵاتانی ئوروپایی بەرژەوەندی خۆیان لەژێر پێ بنێن بە خاتروی کە ڕەوشی مافی مرۆڤ لە ئێرانە چاکبێت. کاک عەبدوڵڵا ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بە لایەنە کوردیەکانیشەوە چەندێک توانیویانە کارێکی جددی لەسەر دۆسەی مافەکانی مرۆڤ بکەن و بتوانن ڕای گشتی لە وڵاتانی ڕۆژاوادا دروستی بکەن. زەکی بەڕاست باوەرم کو ڕایە گشتی و ڕایە گشتی ڕێگە گەلی گرنگ نەبە لێ سیاسەتوانên دنیای بڕێوەبەرên سیاسەتە دنیای دەزانن ku لە ئیرانە چ قەومە یعنی ئەو کارچ ئۆپۆزیسیۆنێکی دەبێ ڕێخستنên mafê mirov çi rêxistinên sivîl ez bawerim niha rêxistinên sivîl rêxistinên mafê mirov bandora wan zêdetir e li partiyên siyasî û li opozîsyonê ji ber ku opozîsyon dijberî rejîmê yani opozîsyon eger em di çarşeveyekî bêjin vaqegeraneva temaşa bikin opozîsyon carna heman metodê bikartîne ku aliyê dijber bikartîne li ser vê esasê jî ez nebawerim ku opozîsyonê cêge û pêgeyekî hin xwar di siyaseta cîhanî de hebe li rêxistinê mafê mirov ev jî hene ew ziman hene ew deng hene berhindê jî ez bawerim ku mesele ku civaka namneteveyî li hember Îranê pêgavek zêdetir ranake ne li berhindê ku agadarî nebin ya raya gişt nezan ber ku li Îranê çi diqewme dizanin pirsgirêk divê de ye ku civaka namneteveyî belatên dinê li hember Îranê hêza birêvebirinê ya qudretê icrayî ninin ku bêjin ku ew dikarin eger hatu İran berdewam bû li ser vê siyaseta xwe bi vî awayî ew dikarin Îranê siza bidin eger hatu rewşa siyasî bi awayekî hate guhartin ku parastina mafê mirova kete rojevê bûna hindê ku berjemendiyên siyasî abûdî serbazî stratejîk welatên bivan ve bêgirê danî biparêze di rewşek wisa ihtimal heye ku ew wek emrazek vê bikaranîn lê mixabin mesela mafê mirov di siyaseta cîhanî de ne tenê li hember Îranê li hember welatên din jî ve ku em biranî heta wek prensîp بەڵێ کاگێ من ئەوەی ئەم هەتا ئێستا بینیمانە یعنی کۆماری ئیسلامی ئێران وەڵامی هیچ داوایەکی نێونەتەوەی ناداتەوە لەسەر بەرنامە ناوچەکەی وەڵامی هیچ ڕێکخراوێکی نێونەتەوەیش ناداتەوە لەسەر ئەو پێشێلکاریە گەورانەی مافەکانی مرۆڤ کە ئێران دایان کات هیچ وەڵامێکی نییە بە پێچەوانەوە هەمیشە لۆمەکان دەخاتە سەر لایەنی تر چ شتێک دەتوانرێ وەها بکا کە ببێتە کارتی فشار بەسەر کۆماری ئیسلامی ئێرانەوە کە بۆ لەمە دووە هیچ نەبێ ئەو پێشێلکاریانەی کە دەیکا کەمی بکاتەوە. بەڵێ هەر جورەی کاک عەبدوڵڵا باسی کرد کۆمەلگای نێونەتەوەیی بە تەواوی ئاگادارە لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە ئێران و احتمالیشی هەیە کەڵکی لێ وەرگێت هەروەها کاک عەبدوڵڵا بە دروستی ڕخنەی کرد لە ئۆپۆزیسیۆن کە نەیتوانیوە ئەم بەحسی مافی مرۆڤ لە ئێران بەگوێی جیهان بگەینە دیالانی کەم ئەوەندەی بە قووەت بکات کە کۆمەلگای نێونەتەوەیی نەتوانێت ئیگنۆری بکا و بێدەنگ بێت بەڵام ئێستا دیاردەی تازە پەیدا بوو دەبینین چەند مافناس لە لەندەن پێکەوە کۆ دەبنەوە گروپێکدا دەبەزرێنن بە نێوی عەداڵەت بۆ ئێران دادگایەکی سیمبولیک بەڕێوە دەبن دادگایەکی نێونەتەوەیی سیمبولیک دێنن سەر و کۆمار و بەرپرسانی جنایەتکاری کۆماری ئیسلامی محکەمە دەکەن و سرنجی تەواوی مێدیای جیهان بۆ لای خۆیان ڕادەکێشن یان ڕۆژنامەوانێک خاتوونێک کەس قەزا هاوکاری بەشی فارسی دەنگی ئەمریکاشە ژورنالیستێکە بە نێوی مەسیح ئەرینژاد بە تەنیایی بۆ خۆی دەچێتە کۆنگرێ دەچێتە سەنای ئەمریکا هەڵوێز دەگرێت دەنگی خەڵکی جیهان بگەیەنێت بۆ کەم کەم کۆماری ئیسلامی لێو ڕۆژەوە وەکو پێشووی بۆ ناچێتە سەر هەر بەم جوەیکە لە سەر مۆزوعی ئەتۆمی تووشی کێشەی قوڵ دەبێتەوە بە بڕوای من وردەوەرە لەسەر مۆزوعی مافی مرۆڤیش تووشی بەراوڕووی زۆر کێشەی جدی دەبێتەوە. کاکە من کاک عەبدوڵڵا سپاس و پێزانینم بۆ بەشداریتان لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاستان دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون
تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتا بێڵی.